کاکشاخان سڵاوت لێبێ ئەگەر پێم بڵێ ئەو ئاگرە بە تەواوەتی کۆنتڕۆل کراوە یان نا ئەو کۆگای لێرە چی بوو و بۆچی کۆنتڕۆلکردنەکەی تۆزێک زەحمەت بوو؟ ئاگرەکە لە قۆناغی کۆتاییە و کۆگای لێرە کۆگای مەخزنی کەلوپەلی جوانکاری ئۆتۆمبیلی گەورەیە لەبەرەوەی بە شێوەیەکی ناڕێک کۆگا کراوەوە مەجلس سەلامەتی بەرگری شارستانی مۆڵەتیان نەبووە ئەو ئاگری لێکەوتوێتەوە بەڕاستی بەداخەوە بەڵام هیچ کەسێک و هیچ کارمەندێکی ئێمە زامدار نەبوونە هەموو لایەک سەلامەتە وەکو باسیشم کرد لەبەرێ ماوەدەکان ماوەدی سوتێنەرن پلاستیک و گاعی و ئەو ماوەدانن کە درەنگە کوژێنەوە تیمەکانمان دوو کاتژمێر بە بەردەوامی کار دەکەن هیچ کەسێک زامدار نەبوو نەشمانێت و ئاگرەکە تەشەنە بکە بۆ چواردەوری خۆی. باشە کاکشاخان دەبینم کەمە ئاگر هەیە و ئاگریان چییە؟ وەکو باسم کرد ئەو ماوەدی دەسووتێ پلاستیکە بۆ کارەکە ئەوەیە. بەتەواوی کۆنتڕۆل کراوە ئاگرەکە چەند تیم بەشدار بوو؟ هیچ مەترسێکی لەسەر نەماوە لە قۆناغی سارکردنەوەی نێبوو زیاتر لە 8 تیممان لێرە بوو.